بابەتێکیان کۆنن کە براپەیلەکانمانن. من هیوادارم کە دەستگای تایبەت بۆ هەر یەکیلەوانە دروست بکرێت لە وەزارەتەکەت و مەسلەی برایفەیلەکانمان نەمرێت بژێتەوە چ لە ناوەوە کە ئێمە دەستگایەکمان هەبێت چ لە دەرەوەش کە خۆیان هەوڵدەین ئەلواحی کۆمەڵ گروپ دروستکەن بۆ هەروەکو برا کەرکووچەکان کردویان لە دەرەوە بۆ مەسلەی کەرکوو ئەوانش بۆ ئەو مەسلەیە هیمەتی خۆیان بکەن لە ناوەش ئێمە هەوڵدەین ئەو نێرن ئەو مەسلەیە بە فرامۆشکراو بمێنێتەوە بەڵکو بیژێنینەوە بهینەکایە کە ئەمەتی جۆرێتی کۆ نزیکەی 9 ملیۆن کوردی ئێمەی گرتوێتەوە کە ئەوانە بەڕاستە براپەیلیانە سێ جۆر ئازاردانی ستەمیان لەسەر بووە. وەکو کورد ستەمی میلیان لەسەر بووە، وەکو شیعاش ستەمی مەزهەبیان لەسەر بووە و وەکو بە تۆمەتی ئەوەی کە گوایە تەبەعی ئێرانینە ئەوەشیان لەسەر بوو کە خۆیان لە حەقەدا کوردن و خاکی خۆیان هەیە لە قەدیمی زەمانەوە لە کوردستان ژیاون یاخود لە بەشەبوونێکە لە بەندەستی عێراق بووە. ئەوان مەسەلەی تایبەتی و ئەهمیەتی تایبەتی دەوێت